لبخاري مسلم دا لصحيحين دا هاتوا كاتك أبو طلحة لخزمت پیغمبر صلى الله عليه وسلم شو بو سفر من داڵێکی 2 ساڵیان هەبوو زۆر نەخۆش بوو تای لێبوو أم سليم دایکی منداڵەکە خێزانی ئەبوو طەلحە وتی بڕۆ لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم خەمت نەبێ دڵت لای نەبێ خۆم ئاگام لێی دەبێ لە نزیک گەڕانەوەدا بوون وەفدەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێنەری هاتەوە کە پێغەمبەری خوا گەڕایەوە لەگەڵ سەحابەکاندا ئەو ئێوارەیە پێش گەڕانەوە گەیشتنەوە مەدینە سبحان الله ئەو منداڵە مرد أم سليمی دایکی هات شتی کفنی کرد بردی لە ژوورە بچکۆلەکە کە زەخیرە و چێژلێنانی تێدا دەکرا لەوێ داینا بە کەسوکاری وت تو خوا ئەبوو طەلحە ئێستا لە ڕێگا گەڕاوەتەوە چەند دڵی خۆشە بێتەوە بۆ لامان چەند ماندووە تو خوا کەس هەواڵی مردنی کوڕەکەمی پێ نەگەیەنێ خێرا خۆی گۆڕی چاوی ڕشت فرمێسکەکانی سڕیەوە ئەبێت دایک لەو کاتەیە دڵی چۆن بکوڵێنەوە بەرەکەی بە باوەشیەوە مردووە بەڵام دڵی میاد دەکەم لە پێشەوەشەوەیە بەڵێ خواردنی ئەوەی کە هەبوو خوادابووی ئامادەی کرد وتی کوا منداڵەکە وتم ماڵی باپیری بردویانە و توانە بام شەو لای ئێمە بێ وتی چۆنە وەزعی وتم هیچ کات وەک ئێستا باش نەبووە یا بەخوا درۆ نەبوو هیچ کات وەک ئەو کاتە ئیسراحەتی نەکرد بوو لە مردنەکە لە نەخۆشیەکە ڕزگاری بوو چوو بۆ لای خوای پەروەردگار جەنازەی منداڵەکە لە ژوورەکەی تر بوو کاری ژن و مێردایەتی پێویست بوو وەڵڵاهی بێدڵی منەکرد لەگەڵ یا خەوتم لە حەدیسەکە ئاوا دەفەرمێ بەیانی کە خۆی شتت پێش ئەوەی بڕوا بۆ مزگەوت وتم ئەبوو طەلحە پرسیارێک وتی فەرموو وتم ئەگەر کەسێ ئەمانەتێکی لادانین و بێ بیباتەوە ئەبێ ناڕازی بین وتی نا وەڵڵا کەم ئەمانەت لاداندرا خاوەنەکەی هەر وەختێ داوای کردەوە دەبێ بیدەیتەوە وتم دەی ڕازی بە بەشی خوا و سەبر و ئارام بگرە بەخوا دوێنێ ئێوارە کوڕەکەمان مردووە جەنازەکەی وا لەو دیوە بە کفن کراوی ئیتر ئەو کاتە خەبەرەکەمدا دوای ئەوەی تەواو ئیسراحەتی کرد وتی ئەی بۆ لە ئێوارەوە هات پێ نەوتم وتم دڵم نەهات تۆ زۆر ماندوو بووی لە سەفەر گەڕابوویەوە شەکەت بووی پێویستت بە ئیسراحەت بوو نەمویست خەبەری کوڕەکەمت بدەمێ و دڵت داخور پێنم